مسلمانێک گوتی دەیناسم وتی چوومە دوکانێکە و پیاوێکی زۆر دەوڵەمەند لەناو بازاڕ لە شارێک لە شارەکانی کوردستان وتی تەماشاکەم ئەم دەوڵەمەندە بە مانگی هەشت بەو گەرمایە نیوەڕۆ لە ناو دوکانەکەیە چییە خوا پسکیت و ئاوە خوا پسکیت و ئاوە وتی ئێمەش کوڕی فەقیر لە بازاڕ تێر خواردنی باشمان خواردووە کەبابە قۆزیە چێ خواردومانە ڕۆشتین بۆ جوملەچێکەشت بکڕین فەقیرە بەو گەرمای نیوەڕۆ خەریکە پسکیت و ئاوە خوا ما کاک فڵان کەسەوە چییە خوا عافوت کە کاتی بەم گەرمایە پسکیت و ئاوە خۆی ئەمە ناشکوری نییە مەسمۆیە ئەمە خۆی لای خوات ئەمەوە نیە پیاوێکی بە قەنەعەت بێ پیاوێکی چروکە دەست نوقاوە ئەوە نە کوڕوزاوەتەوە خوای گەورە وای لێکرد و بەرچاوی ئەوەنە تەنگە هەر هیچم نییە تی کاک فڵان کەس بەخوا ئەگەر وەکو ئێوە خواردن بخۆم بەخوا ئیفلاس دێنم ناتوانم وەکو ئێوە خواردن بخۆم هەموو ڕۆژێ لە بازاڕ بەخوا ئیفلاس دێنم وتی ئاخی هەڵە کێشە ئەم پیاو دەوڵەمەنە گەنجە عمری 35 ساڵ بوو تقریبا ئەوی ئاخی هەڵە کێشە ئاخی قورس ئەو چەنە کوڕی کوژراوە وتما کاک فڵان کەسە بۆ ئاخ هەڵە کێشی وتی باید 300 دەفتەر ئەشیام کڕیوە تاخیر بۆ نهاتۆشتا 300 دەفتەر باسی بکاتی پێش ئەم قەیرانە ئەکرد 300 دەفتەر ئەشیام کڕیوە تاخیر بۆ نهاتووە ئەمە باسی پێش 2014 ئەکرد سبحان الله 300 دەفتەر ئەشیای کڕیوە لە یەک وڵاتێک تاخیر بووە خەفەتە خوا ئەڵێ ئەگەر واز لەم دوکانەش بێنم وەکو ئێوە نان بخۆم لە برسا ئەمرم وتیشی واللهی واریداتی مانگانم 35 دەفتەر پارەیە قەسەم بەخوا وازم دوکانە بێنم برسا ئەمرم ئەمە چییە؟ پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم خوای گەورە بەرچاویان تەنگ ئەکات هەر بەو پارە لە دنیا تەعزیبیانەدا پارەی پێ ناتوانێ بیخۆ بۆیە ئاگامان با لە خۆمان بێ